کوردستانê hevkarê me Mihemed Karêzî jî lê dema vegera hilbijartiyê Kurdistanê de li wir amadebûye û ev rapor amade kiriye. دوای بەدەستهێنانی نازناوی پاڵەوانیتی نۆروەی کاپ هەڵبژاردەی تۆپیپەی لاوانی کوردستان لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر گەڕایەوە خانەی خۆی. ئەمساڵ یاریەکانی پاڵەوانیتی نۆروەی کاپ بە بەشداری 50 تیپ لە شاری ئۆسلۆی پایتەختی نەرویج بۆ ماوەی دەڕۆژ بەڕێوە چوو. لاوانی کوردستان توانیان ئاستێکی سەرنجڕاکێش پێشکەش بکەن و خەونی لە مێژینەیان بکەنە ڕاستی بە بەدەستهێنانی نازناوی قارەمانەتیەکە دوای ئەوەی لە یاری کۆتاییدا لە هەڵبژاردەی هەرێمی هاندێک گەیلۆی وڵاتی میوانداریان بردەوە. سپاسی ئەو جەماوەرە خۆشەویستە دەکەین کە هەردەم پاڵپشت و پشتگیری لە هەڵبژاردەکەی کوردستانیان کرد بە تایبەتی ئەوانەی لە وڵاتی نەرویج و ئەسکەندەنافیا کە ڕۆژانە ئامادەی یاریەکە دەبوون. ئەو جامەش پێشکەشە بە هەموو وەرزشوانانی کوردستان بە تایبەتی دووبارە بۆ ئەو پێشمەرگە قارەمانانی لە سەنگەرە هەروە بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدانی کوردستان. ئەم تیپە پەر لە گەشتکردن بۆ نەرویج ئامادەکاریەکی مامناوەندی ئەنجامدا. تەنها دەڕۆژ سەرجەم یاریزانان بەیەکەوە ڕاهێنانیان کرد، بەڵام دەستەی ڕاهێنەرانی تیپەکە توانیان پێکاتێکی بەهێز بدۆزنەوە بۆ ڕکابەریەکان. تەبایی نێوان یاریزانەکان و متحمس بوون بۆ بەدەستهێنانی نازناوەکە کاریگەرێکی گرنگی هەبوو و من لێرەوە سوپاسی یەکەیەکە یاریزانەکانەکەم چاویان ماچەکەم بەڕاستی زەختێکی زۆرمان لێکردن هەم لە وەکو ڕاهێنەر هەم وەکو ئیدارەکەی هەڵبژاردەکەش بۆی بتوان ئەم نازناوە بەدەست بێن. یاریزانانی لاوانی کوردستان دڵخۆشن بە هێنانەوەی جامی خاکی نەرویژیەکان بۆ باشووری کوردستان. gelek pêxweşhal em nûke serbelendî ve gerayna Kurdistanê û nûke me xelatê xwe gel xwayîne û bi rastî ev e cihên de nûke werzişa me pêştir bikevit û nûke ez jî hatime xelatkirinê bi baştirîn golçî camî Norway kubde û هەڵبژاردەی لاوانی کوردستان پێشتر 4 جار بەشداری کردو لە پاڵەوانیتی نۆروەی کاپ، بەڵام ئەمساڵ توانی بگاتە ئامانجەکەی و بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە ناو ئاڵای وڵاتانی جیهان جامەکەی پێشکەش کرا. ئەمساڵ ئامادەکاریەکانی هەڵبژاردەی تۆپیەی لاوانی کوردستان بە شێوەیەکی مەمناوەندی بوو، بەڵام وەرەبەرزی ڕاهێنەر و یاریزانانی وای کرد ئامانجی گەورەیان بپێکن و نازناوی پاڵەوانیتی نۆروەی کاپ ببنەوە. محەمەد کارێزی، ڕوودا هەولێر.